ئەو براگە بۆ یەکەم جار بۆ کاکە ڕەوەندبەکی خۆشەویست پێشکەشێکین بۆ چەناڵی تیوی دارەوە ناخە و هەموو لایەک بەخێر بێستە سروستە چاوانی.
بەیانی شەوانە خۆم شیرەکەم تۆ داوای کە تا مردن دڵمێ بۆ ئەسیرەکەم من ئەگەر تۆ لە یادکەم لێم حەرام بێ شیرەکەم سنجی هەڵەی پەنیرە زۆر حەز لە پەنیرەکەم بۆ شڵاوی مۆلەر هەردوو چاوی ماچەکەم هەرچی لەو گادەیەدا بە خێراتیان لێ دەکەم بۆ دادە و خەلیلە ناوی چە لە وجود دەکەم بۆ بێ ڕەحمی زاڵم بۆچی بەختی مناکەی نایەتە دەرچی حەوشە بۆچی ماش بە منادەی ئەو مایکە قەدەق ئەبێ چونکە نزمارە لەکەی هەروەی ڕۆخۆشی جوانیەکە و گەشتنیا سەرسامەکە جوانیەکە دارام بەخشە گەشتنیا ئارامەکە جوانیم شاسیەکەت مێشکەم پڕپڕ لە ئیلامەکە بۆ سنفات و فەیسبووک ڕیکلامەکە بەو جوانی و شاسیەوە هەزارکەر ئیسلامەکە خوێندکاری تو بیعامە لە زانکۆ دەوامەکە بۆوە بێ ڕەحمی ساڵم بۆچی بەقسەی مناکەی نایەیتە دەرچی حەوشە بۆچی ماز بە منادەی ئەڵێ تۆ لەگەڵ شوێنێ هەر ناوی من بیرەکەی دڵی ڕەوەن بەگەمە بێ خۆش بێگا دەکەی یاری من تاقانەیە شەوێ لە باوەشیکەی چی میوانە بەخێر بێ شاوی هەمووی ماشەکەی هەزار ڕسمی تونتیایە تازە تۆ نایەیتەوە دڵم زۆر دڵنیایە شارەی دەردی من تەنیا لای خوایە خۆزگە ئێستا لێرە بای یەک وشەم و سایە تا بزانی بوونی بۆم چەندەوە فەو جەفایە خۆزگە ئێستا لێرە بای یەک وشەم و سایە تا بزانی بوونی بۆم چەندەوە فەو جەفایە دڵی خۆمم بە چۆدا دەگیری بۆ ئەو دڵی سوودە لاشکی درۆدا بۆ ئەو تەمەنەیدانا لە شیمەن و ڕۆڕۆدا میکە هەموو تەمەنم لە ڕێی چۆ بە فیرۆدا تۆم حەزا دەرد و خەمێ بە منی تا مەسرۆدا ڕۆژێ دێ باسی دەکەم لە بەخشی ڕاست و خۆدا
کارما سیجوانی تۆ ئیش و کارما یادە ساڕێژی گەژ ئازارما ئەو چە دانیشتووی